صلى الله عليه وسلم تا پروژی دوایی سرسر و سرتاوانا قرآنی پیروز کۆتە بسم الله الرحمن الرحيم الصلاة والسلام على رسول الله سرتا دەمەوێت سوپاسێکی بێپایان بە خودای گەورە کە ئەو فەزلە گەورەی بە من بەخشیوە بتوانم یەکێک بم لەو قورئان لە بەرانەی ئەم ساڵ لە 2023 دەرچوو و دوای ئەوە دەمەوێت زۆر سوپاسێکی مامۆستا بەتواناکەم بکەم لە لقی کۆیە مامۆستا چیمەن کە بەجددی زۆر لەگەڵمان ماندوو بوو ئەو نەبایە هیچ جێکێک لە ئێمە نە لە من و نە لە قوتابیەکانی تر نەدەگەیشتنە ئەو ئاستی کە ئێستا تێیداین و لە دوای ئەوە دەمەوێت سوپاسێکی دایک و باوکم بکەم کە سەرباری ئەوەی نەخوێندەوار بوون بەڵام زۆر بە گوڕوتینەوە زۆر پاڵپشتیان کردم لە منداڵیەوە بۆ ئەوەی هەستم بە لەبەرکردنی قورئانی پیرۆز و خوێندنەوەی و لە ساڵی 2019 چۆمە دەستگای نوێری حیکمە لقی کۆیە سەرەتا وەکو قوتابیەکی ئاسایی بەردەوام بووم لە خوێندن و خوێندنەوە و لەبەرکردن بەڵام بە ڕێژەیەکی کەم بەڵام دواتر کاتی کۆڕۆنا هات و کەرەنتی نەکرا لەوەیەوە مامۆستا چیمەن شانسێکی دانی گوتی بە هەمووان بێکەوە خەریکی لەبەرکردنی قورئانی پیرۆز بین ئەمەش لەوەیەوە هەستان بە لەبەرکردنی و لەو ساڵە بەتەواتی فێر بووم بە جوانە قورئان بخوێنمەوە و لە دوای ئەوە ساڵی 2021 و 2022 بە کاملی خەریکی لەبەرکردنی قورئانی پیرۆز بووم و لە ساڵی 2023 ئەو ئیمتحانم کرد لە دەستگای نوێری حیکمە نووسینگەی سەرەکی و زۆر سوپاسی لیژنەی باڵای سنگانی قورئان لە بەران دەکەم کە بریتیم لە دکتۆر عەبدوڵڵا حەداد سەرۆکی لیژنە و ئەندامان مامۆستا غەریب و دکتۆر یوسف گەرمیانی کە زۆر ئاسانکاریان بۆ دەکردین و یارمەتیان دەداین بۆ ئەوەی ئێمە نەشێوین و سەرەتا کە دەچوومە ژوورەوە هەستم بە شڵۆژان دەکرد بەڵام دوای ئەوە ئەوان یارمەتیان داین و سەرەتا هادئت دەکەنەوە دواتر پرسیارەکان ئاڕاستە دەکەن بە شێوەیەکی زۆر گونجاو کە تۆ دەتوانیت زۆر بە ئاسانی جوابی پرسیارەکانیان بدەیەوە و ساڵی ڕابردوو لە دووەمین ئاهەنگی قورئان لە بەدان من لەگەڵ مامۆستاکەم لەوێندەر دانیشت بووین لە کۆتایی لەوێندەر مامۆستا چیمەن وای لێ کردم بەڵێنێکی لێ وەرگرتم گوتی ساڵێکی تر ئیشاڵڵا دەبی هەوڵ بدەیت تۆش ئەلێروکانە بی بە فەزڵی خودای گەورە منیش هەوڵ و کۆششی خۆم خستە گەڕ و توانیم ئەلحەمدولیلا ئەم ساڵ لێروکانە بێمە سەر ئەو مەنەسەی و ئەو شەهادەتە مەزنە وەرگرم و هیوادارم خودای گەورە لێمانە قبوڵ بکرێت بەڕاستی پاداشتی گەورە لای خودای گەورەیە زۆر سوپاسی دەستگای نوێری حیکمە دەکەم بەڕاستی هەوڵێکی بێپایان بۆ قوتابیان دەدەن بە تایبەتیش بەهرەداران و من ئێستا تەمەنم 17 ساڵە پۆلی 11م دەرچووم بۆ 12 ئەلحەمدولیلا کە کاتی ئیمتیحانی شەستەکەم بوو کاتی ئەو ئیمتیحانەی هەولێر کرا زۆر خەریکی نەمدەویست دەرەجەم لە مەکتەبی شکەم بکات و لەوێ شکەم بکات ئەلحەمدولیلا هەوڵی خۆم خستە گەڕ و بە شەونەخۆنی و یارمەتی خودای گەورە و مامۆستاکانم توانیم ئەم شەهادەتە مەزنە بەدەست بێنم و هیوادارم خودای گەورە ئەو مۆرە زۆر خۆشە بەڵام لە دنیا هیوادارم خودای گەورە ئەو مۆرە ینی بە تەواوەتی لۆمان لێ بدەن بۆ ئەوەی لە قیامەت بە فیردەوسی ئالا هەموومان و خوشکبرا و بە ڕێزەکانی دەستگای نوێری حیکمە لەوێندەر کۆ ببینەوە والله سپاس خدای گەورە دەکەم ئەویان فەزڵی خدای گەورە بوو کە بە ئێمەی بەخشی و دواتریش مامۆستاکانم زۆر هاوکاریان کردم لە دەستگای نوێری حیکمە هەم بۆ قوتابخانە هەم بۆ دەستگا بەرنامەیان بۆ دادەنام و یارمەتیان دەدام و لە دوای ئەوە شەونخۆنی زۆری دەوێ هەموو شتێک ئەنی کلیلی سەرکەوتن بەڕای من بە تایبەتیش لە قورئانی پیرۆز و لە بەرکردنی بەردەوام بوونە بەبێ بەردەوام بوو کەس ناگات بە ئامانجەکەی ئەگەر من لە منداڵیەوە ئاواتم ئەوە بوو کە قورئان لەبەر بکەم بەڵام
بەڵام ئەگەر من نەمکرد بە ئامانج و هەوڵم بۆی نەدابا نەمدەتوانی پێ بگەم ئەنی وەکو ئامۆژگاریەک بۆ هەموو کەسێک بۆ هەموو تەمەنێک هەرگیز ینی زەرە لە نیوەی قازانجە تا ئێستا دەست پێ بکەیت درەنگ نییە هیوادارم هەمووان دەست بە لەبەرکردنی قورئان و فەرمودەکانی پێغەمبەرمان صلی الله علیه وسلم بکەن و لەو دەستگا تایبەتە بکەن بەڕاستی دەستگایەکە بێپایان خدای گەورە ئینشاءالله پاداشتی دەداتەوە.